ڕۆژی 10 ئۆکتۆبەری هەموو ساڵێک بە ڕۆژی جیهانی تەندروستی دەرونی دەستنیشان کراوە. بە وتەی توێژەران و چارەسەرکارانی دەرونیش ئاستی گرفتە دەرونیەکان لە هەرێمی کوردستان بەراورد بە ستاندارە جیهانیەکان هەڵکشانی بەرچاوی بەخۆوە بینیوە. هۆکارەکەشی بۆ بەردەوامی قەیرانی دارایی و سیاسی هەرێمی کوردستان دەگەڕێننەوە. بەڕاستی جیاوازیک ئەبینە لە بای ساڵانی ڕابردووە کە وانیشانەدا کە ئەو کێشە و نەخۆشی گرفتە دەرونیانە ڕوو لە زیادبوو نابێتوە و هەوکارەکەشی ئەگەڕێتەوە بۆ وەزعی کە لە بەعام لە هەرێمی کوردستان و لە جیهانە هەیە. ئیتر لە ناسەقامگیری نیشتە جێبوو نەبێت کە یانە لە وڵاتی ترۆ یا لە شارێکی ترەوە بۆ شارێکی تر و ئاوارانێکە لە هەرێمی کوردستان و لە عێراقا دروست بووە و ناسەقامگیری بوونی سیاسیە ناسەقامگیربوونی ئابوووریە ئەوانە فشاری دەرونی و سترس و قەلەقی دروستەکە بۆ کەسانەوە ئەما بێتە هۆیە کە ئەمانە تووشی گرفتی دەرونیکە. دووشت جیاوازمانە یەکێکی گرفتە دەرونیەکان یەکێکی نەخۆشینی دەرونیەکان. نەخۆشینەکان قوڵترە لە گرفتە دەرون. گرفتەکانەوەیە کە هەموو کەسێک ڕۆژانە ڕوبەڕوو ئەو حاڵەتانە ئەبێتەوە. بەشێکی تر لە پسپۆڕانی دەرونی ئاماژە بە دیارترین گرفتە دەرونیەکان دەکەن لە ئێستادا کە خۆیان لە خۆکشتن و خەمۆکی و حاڵەتەکانی زەبری دەرونی دەبینەوە. باس لەوەش دەکەن ئاستی هۆشیاری هاوڵاتیان بەرامبەر تەندروستی دەرونی وەک پێویست نیە و لە ئاستێکی نزمدایە. لە ئێستادا زۆرترین حاڵەت کە لە لای ئێمەدا هەیە PTSD و هەروەها نەخۆشی خەمۆکیشمان هەیە کە بە پێ زروفێکە لە ئێستا لە کوردستاندا هەیە خەمۆکێکی زۆر بەربڵاوە. هەروەها ئەم دوانە زۆر ڕێژان بەربڵاوەکو ئەوەی کە معلوماتمان هەبێت بە شێوەیەکی گشتیش قەلەقی کە پێ دەوترێن ئەنگزایەتیش ڕێژەیەکی بەربڵاوی هەیە لە ناو کۆمەڵانی کوردستاندا. هیچ فەرقێکی نییە حتا لە منداڵیەوە ئەگرێت لە 4 ساڵیەوە ئەگرێت تاکو و تەمەنێکی گەورە هەمویان ئەگەر تووشی ئەو کارەساتە ببن بە پێی جۆرەکەیان دەگۆڕێ بەڵام هەمان تەشخیص دەکرێن بەڵام دەکرێت نیشانەکانیان تۆزە جیاوازتر بێت و هەروە بە پێی ئاستی تێگەشتنی کەسەکانیش جیاوازە. لە ئێستادا ئەو کەسانەی دووچاری گرفتە دەرونیەکان بوون خۆیان لە سەر جەمچین و توێژە جیاوازەکانی کۆمەڵگەدا دەبینەوە بە جیاوازی تەمەنیانەوە. بەپێی ئاماری دەستگا و سەنتەرەکانی تایبەت بە نەخۆشی و گرفتە دەرونیەکان کێشە و قەیرانە کەڵەکەبووەکانی هەرێمی کوردستان کاریگەری ڕاستەوخۆیان هەبووە لەسەر هەڵکشانی نەخۆشی و گرفتە دەرونیەکان لە ناوچە جیاجیەکانی هەرێمی کوردستاندا. جەلال جەباری، کەناڵی ئاسمانی پەیام.